یەکێکی لەو ئیسفادانەی لەم قاعیدەیە ئەکرێ خۆشەویستەکانم ئەگەر کەسێکی چاک بوو ئێمە هەمومان زانیمان کەسێکی چاک بوو بەڵام هەڵەیەکی کرد یعنی پێویستە کاربەدەستی مسلمانان پێویستە ئێمەی مسلمانانیش دڵمان فراوان بێ بەرامبەر بە کەسی چاکەکار با غەڵەتێکیش بکە ئەمە دنیایە خۆ ئینسان لە ژیانە غەڵەتەکە حتا غەڵەتەکە ئەگەر گەورەش بێ بڵێن کاکە ئەو کەسە خۆی چاکەکارە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ساڵی 8 کاتێک مشرکەکانی مەکە خیانەتیان کرد عهد و پەیمانی سڵحی حودەیبیان هەڵوەشاندەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوپایەکی گەورەی کۆ کردەوە بڕاتە سەریان و مەکە ئازادکە بەڵام بە هیچ سەحابەیەک مەگەر سەحابە زۆر نزیکەکان وەکو ئەبوبەکر و عومەر بە هیچ سەحابەیەک نەیوت من ئەم جێشە بۆ ئەم سوپایە بۆ کۆوەکەمەوە مەقسەدیشی ئەوە بوو کەوا مەکەوە بێ خوێن ئازاد بکرێ خوێنی تیانە ڕێژێ سەحابەیەکە بوو ناوی حاتبی کوڕی بە ئەبی بەلتەعە بوو ئەم سەحابەیە یەکێ بوو لە بەشداربووانی جەنگی بەدر و مهاجرینی مەکە بوو پیاوێکی چاک و هەموو عالەمەی زانیمە پیاوێکی باش بەشداری جەنگی بەدری کردبوو ئەم سەحابەیە نامەیەکە نووسێ لە ژێرەوە دووسەیتکەن براینە ئەمە طبعا خیانەتی گەورەیە نامەیەکە نووسێ لە ژێرەوە بۆ ئەهلی مەکە ئەڵێ واللهی من هەستەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم سوپایەکی کۆ کردێتەوە و عەقلی من سوپاکە بۆ گیانی ئێوەیە جا فریای خۆتان بکەن ئەم نامەیدا بە ئافرەتێک و وتی بڕۆ بیگەێنم بڕێ پارەی پێدا بیگەێنێتە خەڵکی مەکە وحی هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوش ئیمامی عەلی و ئیمامی زوبەیر و لە ڕیوایەتێکە مقدادی بان کرد فەرمووی ڕزای خوایان لێبێ فەرمووی بڕۆن ئافرەتێک لە فڵانە شوێن لە لای فڵانە بیرە ئافرەتێک دێ نامەیەکی پێیە لێی وەرگرن لێی بسێن و بهێن ئەمانیش ڕۆیشتن لەوێ چاوەڕوانیان کرد سێنان کرد ئافرەتێک هات پیان وتیان نامەیەکت پێ تەسلیممانی کە وتی نامەی چی من نامەم پێ نیە ئەمانە ئیتر زۆر مەحاولیان لەگەڵا کرد فایدەی نەکرد ئیمامی عەلی فەرمووی ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وای فەرمووە ئامادەین هەموو گیانە تەفتیش بکەین جا بۆیە تەسلیمی بکە ئەویش لە ناو پەلکەکانی نامەکەی دەرکرد و هێنای بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی عەلی کاتی هێنا تەماشایان کرد لە حاتبی کوڕی ئەبی بەلتەعەوە بۆ خەڵکی مەکە ئاگاتان لێبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم سوپایەکی کۆ کردێتەوە ئاوا طبعا ئەمە خیانەتە حاتبیان بان کرد هەموو گیانی لەرزی پێغەمبەر صلی الله عليه وسلم هات قسە بکە وتی ئەی پێغەمبەری خوا ئیجازە بدە با من قسە بکەم وتی ئەی پێغەمبەری خوا بەخوا من نیەتم ئەوە نەبوو خیانەت بکەم و ئاوا بەڵام خۆتان ئەزانن من خەڵکی مەکە نیم لە ئەسڵا بەس هاتوومەتە مەکە ماڵ و مناڵم لەوێیە زۆربەی شتەکانم لەوێیە ڕاستەکەی من ترسام ئەم سوپایە بڕا و نەتوانێ مەکە بگرێت جا ئەگەر نەتوانێ مەکە بگرێت دوایی دەسەکردنە سەر ماڵ و مناڵ و سەروەت و سامانەکەی منە لەوێ بۆیە ئەمەم نووسیم وتم ئەم نامەی منە هیچ تەسیر لە وەزعەکە ناکە ئەینێرم و بۆی دوایی وەکو ئەم نامە ببێتە شەفاعەتیە بۆم ماڵ و مناڵەکەم سەلامەت بێ و ئەوانە ئیمامی عومەر فەرمووی بابەم لە ملی ئەی پێغەمبەری خوا ئەمە منافقە و خیانەتی کردووە خۆی حەقیقەتیش ئەبێ وابێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی حاتب ڕاستەکە درۆی لەگەڵتانە نەکرد قسەکەی وەکو خۆی وت ولعل الله اطلع على أهل بدر فقال اعملوا أو افعلوا ما شئتم فقد غفرت لكم خوای تعالی تماشای أهل بدر کردو ئەوانەی بەشداری بەدریان کردووە خوای تعالی فەرمووی ئەی ئەهلی بەدر هەرچی ئەکەن بیکەن من لە گوناحتان خۆش بووم یعنی لە پاش بەدر خوای تعالی لە گوناحتان خۆش بووە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو پیاوە بەڕێزەی ئەو سەحابە بەڕێزە کە غەڵەتێ زۆر گەورەشی کرد بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەفی کرد